بانگەوازی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی 25 خەرمانان. کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان، خەباتکارانی سیاسی و مەدەنی. 25 خەرمانانی 1401 ژینا ئەمینی کچە کوردی لاوی سەقزی لە شاری تاران و لە ئاکامی پەلاماری هێزە دەستوەشێن و سەرکوتگەرەکانی ڕژیمدا گیانی بەخت کرد. ناوی ژینا وەک لەسەر گڵکۆکەی نووسرا بوو بە ڕەمزی ڕاپەڕینێکی جەماوەری بەرین کە لە کوردستانەوە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێکرد و زۆری نەخایاند سەرتاسەری شار و ناوچەکانی ئێران و دەرەوەی وڵاتیشی گرتەوە و لە درێژەی خۆیدا بە شۆڕشی ژینا و شۆڕشی ژن ژیان ئازادی ناوی دەرکرد. شۆڕشی ژینا جەماوەریترین و درێژترین سەرهەڵدان و ناڕەزایەتیە کە توانیویەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بخاتە ژێر پرسیار و هەنگاو بۆ لە گۆڕنانی ئەم ڕژیمە سەرکوتگەرە بنێ. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا و لە ڕەوتی ئەم شۆڕشەدا بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی دژ بە ڕژیمی ساڵ بەسەر ئێراندا قۆناغی نوێ و جەماوەری ئەزمون کردووە و هەنگاوی لێبڕاوانەی ناوە کەڕاوەستان و گەڕانەوەی بۆ نییە. دەوری بەرچاوی ژنان لە پێشەنگایەتی ئەم شۆڕشەدا کۆمەڵگەی ئێمەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەک هەنگاوی گەورە بەرەو پێش بردووە و ئاسۆی سەرکەوتنی ڕوونتر کردووە و لاوان لەو پەڕی گیانبازیدا بۆ ژیانێکی ئازادی و ئارەزومەند فیداکاری کەم لێ نەدەکەن. لە ساڵیادی دەستپێکی شۆڕشی ژینادا جێگەی خۆیەتی بە نیشانەی بەرزڕاگرتنی یاد و بیرەوەری شەهیدانی ئەم شۆڕشە نوێ و ڕێزلێنان لە قوربانیان و زیندانیانی سیاسی و زیندوو ڕاگرتنی بزوتنەوەی سیاسی بەشکۆوە بەرەو پیری ئەم یادە مەزنە سیاسی و کۆمەڵایەتیەوە بچین. لەم پەیوەندیەدا دوای چەند جار دیدار و ڕاوێژی سیاسی ڕۆژی چوارشەممە 15 خەرمانانی 1402 هەتاوی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بریتین لە حیزبی دۆموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، سازمانی خەباتی کوردستانی ئێران، پارتی ئازادی کوردستان واتە پاک، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لەسەر ئەم خاڵانەی خوارەوە ڕێککەوتن. یەکەم، پشتیوانی لە داخوازی تێکۆشەرانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە سربەخۆکان بۆ ڕێزگرتن و بەشداری چالاکانە لە ساڵڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادی. دووەم، ڕاگەیاندنی ڕۆژی 25 خەرمانان وەک ڕۆژی مانگرتنی گشتی لە هەموو کوردستان. لەم ڕۆژەدا هەموو دوکان و بازار و ناوەندەکانی کار و ئیدارەکان دادەخرێن. سەر لە بەیانی ئەو ڕۆژە واتە 25 خەرمانان جەماوەری خەڵکی کوردستان سەردانی گڵکۆی ژینای جوانەمەرگ و سەرجەم شەهیدان و گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شار و گوندەکانی کوردستان دەکەن و چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی لەسەر مەزارەکانیان دادەنێن و ڕێو ڕسمی ڕێزلێنانیان بۆ بەڕێوە دەبن. سێهەم، داوا لە سەرجەم خەڵکی ئازادی خوازی ئێران واتە ژنان، لاوان، کرێکاران، مامۆستایان و خانەنشینان، ژینگە پارێزان و نەتەوە بندەستەکان لە سەر تاسەری ئێران دەکەین پشتیوانی لە مانگرتنی خەڵکی کوردستان بکەن و بە مانگرتنی گشتی بە هەمووانی نیشان بدەن کە شۆڕشی ژن ژیان ئازادی تا گەیشتن بە ئامانجەکانی هەروە درێژەی هەیە. چوارم، داوا لە هەموو تێکۆشەرانی خەباتکار، هێز و لایەنە پێشکەوتن خوازەکان لە دەرەوەی وڵات دەکەین بە هەموو شێوەیەک پشتیوانی لە مانگرتنی گشتی 25 خەرمانان بکەن و لەو ڕۆژەدا خۆپیشاندان و ڕێپێوانی جەماوەری بەڕێوەبرن و سەرنجی کۆمەڵانی خەڵکی مرۆڤ دۆستی جیهان بۆ پشتیوانی لە شۆڕشی ژینا ڕابکێشن. پێنجەم، هەرکام لە حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستانی بەشدار لەم دانیشتە پشتیوانی و بەشداری خۆیان لە مانگرتنی ڕۆژی 25 خەرمانان و ڕێو ڕسمەکانی سەر گڵکۆی شەهیدان و
گیان بەخت کردووان ڕادەگەێنە. 15 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 6 سەپتامبری 2023 زەنگ.